سڵاتان لێبێ بینەرانی ێژا لە ئەکتیڤێلێکی تازەدا لەگەڵتان نین و نوێترین بابەتەکان و گەرمترین بابەتی ڕۆژمان بۆ هەڵبژاردوون کا گفتوگۆی لەسەر دەکەین. بینەرانی ێژا دوو بابەتی سەرەکیمان هەڵبژاردووە کە ئەمڕۆ لەم بەرنامەیە قسەی لەسەر دەکەین. ئەویش یەک لەو دۆسیانە کە گفتوگۆی گشتی لەسەرە پرسی ئابووری باشووری کوردستان و بەستنی ئەو گرێبەستە نەوتیانە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا جیهانەکانەوە واژۆ دەکرێت. دوای اینجار حکوومەتی هەرێم لەگەڵ ڕوسنەفت کۆمپانیایەکی ڕووسی پەترۆڵ واژەی لە سەرگرێبەستێ کردووە. هەڵبەتە کۆمەڵی لێکدانەوە و کۆمەڵی بۆچوونی جیاواز سەبارەت بەو گرێبەستە هەیە لەوە سەرچاوە دەگرێت کە ئایا ئەم گرێبەستانە چەندێک شەفافن و ئەم داهاتانە بۆکوێ دەچێن، لەکوێوە دێن و بۆکوێ دەڕۆن و چێ سوودی دەبینێ. دۆسیەکی دیکە کە گفتوگوی لەسەرەکەین هێرش خوێناوەکەی شەوی ڕابردووی بەریتانیایە. جارێکی دیکە هێرش کرایەوە سەر بەریتانیا و ژمارەیە کەس کە 9 بۆ 10 کەس تا ئێستا گیانیان لەدەستداوە لە ئاکامی هێرشێکدا بە ڕێگەی جیاواز، هەم لە ڕێی ئۆتۆمبیلەوە هەمیش لە ڕێی چەخۆوە کە هێرشکەرەوە سەر خەڵک کوشراوە. لە ماوەی 3 مانگە هێرشی خوێناوی ڕووی کردوتە بەریتانیا. ئەوروپا لەبەر هەڕەشەیە یاخودنا. ئایا بۆ بەریتانیا بە ئامانجێکیرێت؟ ئەمە بابەتێکە گفتوگۆی لەسەرەکەی. سەرەتا دۆسیەکمان سەبارەت بە ئەو گرێبەستە کە حکوومەتی هەرێم لەگەڵ رووسیا لەبارەی نەوتەوە واژۆی کردو ئامادە کردووە بۆتان کە 4 فراکسیۆنی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕاگەنراوێکیان لەو بارەیەوە بڵاو کردەوە. ئەوە دەبینین و دوای لەگەڵ میوانەکان گفتوگۆی دێت. دوێنێ فراکسیۆنەکانی گۆڕان یەکگرتو کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی هەرێمی کوردستان ڕاگەنراوێکیان لەبارەی ڕێککەوتنامەی حکوومەتی هەرێم و کۆمپانیای نەفتی ڕووسی بڵاو کردەوە و ئاماژەیان بۆ خراپی ژیانی هاوڵاتیان کردووە و دەڵێن نەوت و گازی سروشتی نەیتوانیوان هامەتیەکان چارەسەر بکات و ببێتە خۆشگوزەرانی بۆ خەڵک. لە ڕاگەنراوەکەی ئەو 4 فراکسیۆنەدا هاتووە لە مانگی نیسانی 2007 حکوومەتی هەرێم ڕێککەوتنێکی لەگەڵ هەردوو کۆمپانیای داناغاز و نەوتهیلال بۆ کارکردن لە کێڵگەکانی کۆرمۆر و چەمچەماڵدا بۆ دۆزینەوە و بەرهێنانی گازی سروشتی واژۆ کرد. ئەم ڕێککەوتنە کەموکورتی ئێکجار زۆری تێدا بوو. لە بری چارەسەرکردنی کەموکورتیەکان و ڕێککەوتنێکی نوێ لە ساڵی 2008ەوە ڕێگری کرا لە بەرهەمهێنانی گازی سروشتی زیاتر. ئەگەر لەو کاتەوە بەباشی کار بکرایە بۆ بەرهەمهێنانی گازی سروشتی، هەرێمی کوردستان نزیکەی 20 ملیارد دۆلاری بۆ دەگەڕایەوە. گرفتی کارەبا لە کوردستان چارەسەر دەبوو. پرۆژەی پێشەسازی و پترۆکیمیا لە کوردستان دروست دەبوو. هەروەها دەشڵێن جگە لەو زیانانەی ئاماژەی پێدراوە کۆمپانیای داناغاز و هاوبەشەکانی لە دادگای لەندەن بڕی 2 ملیارد دۆلاریان بردووەتەوە و بە نیازی برنەوەی 26 ملیارد دۆلاری دیکەن. 4 فراکسیۆنەکە ئەوەشیان خستەتە ڕوو بە پێی لێدوانی بەرپرسانی حکوومەت هەرێمی کوردستان ئێستا 27 ملیارد دۆلار قەرزارە. بە هیچ شێوەیەکیش دیار نییە ئەم پارانە بەچی دراوە. هەروەها دەشڵێن واژۆکردنی ڕێککەوتنێکی نوێ لەگەڵ کۆمپانیای ڕووسنەفتی ڕووسی بە درێژکراوەی ئەو ڕێککەوتنانە دەزانین کە ئەم دۆخە خراپەی لە کوردستان داخولقاند. ئاماژەشیان بۆ ئەوە کردووە ئەوان لە پەرلەمان زۆر جار داوای گرێبەستی 50 ساڵیمان لەگەڵ تورکیا کردووە بۆ لێکۆڵینەوە. بەرپرسانی حکوومەت ئامادە نەبوون ئەم گرێبەستە بخەنە بەردەست پەرلەمان. داوای چەندین گرێبەستی دیکەشمان کردووە، حکوومەت ئاشکرایی نەکردووە. فراکسیۆنەکانی گۆڕان یەکگرتو کۆمەڵ و بزوتنەوە وتویشیانە ئەم گرێبەستەی ڕووسنەفت ناکرێت بەبێ چاودێری و لێکدانەوەی پەرلەمان واژۆ بکرێت. ئەو 4 فراکسیۆنە دەشپرسن ئایا ئەو 1 ملیارد دۆلارەی لە مانگی شوباتی ئەم ساڵدا لە کۆمپانیاکە وەرگیراوە و گرێبەستی بۆ کراوە چی لێهات؟ هەروەها دەشڵێن چ گەرەنتیەک هەیە چارەنووسی ئەم پارانە وەک ئەو 6 ملیارد دۆلارەی بەخشینی شرینی کۆمپانیاکانی لێنایەت کە چارەنووسەکەی نادیارە. ئەو 4 فراکسیۆنەی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەوەیشیان وتووە ئەم ڕێککەوتنە بەشێکی سیاسیە و پەیوەندی بە هاوکێشەی هاوپەیمانیەتی و نێودەوڵەتیەوە هەیە و لێکەوتەی دەبێت کێ بەرپرسیارەتی ئەم لێکەوتانە هەڵدەگرێت. هەروەها وتویشیانە بەشێکی ئەم ڕێکەوتنە بۆ نەوتی کەرکووکە. ئایا گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەندی کراوە؟
ئەگەر حکوومەتی ناوەندی گرفتی دروستکرد چۆن مامڵەی لەگەڵ دەکرێت. ئەو چوار فراکسیۆنە ڕایان گەیاندووە ئەم جۆرە لە سیاسەتی حکومڕانی ژیانی ئێستای خەڵکی کوردستانی خستوەتە مەترسیە و ئایندەیش خراپتر دەکات. هەروەها دەشڵێن ناتوانین چی دیکە بێدەنگ بین لە برسیکردنی هاوڵاتیانی کوردستان و نەمانی خزمەتگوزاری و قەرزارکردنی خەڵکی کوردستان. بینەران ێژە لە ستۆدیۆ بەڕێز سامان وەستا بەکرد چاودێری سیاسیمان لەگەڵایە گفتوگۆی لەبارەی ئەم تەوەرە و ئەم دۆسی لەگەڵەگەین کاک سامان بەخێر هاتن. من نەمەوێت سەرەتا لەو پرسیارە و دەست پێ بکەم دیسان گرێبەستێکی دیکە پێشتریش عادەتەن زۆر گرێبەستمان بینیوە لەگەڵ داناغازە لەگەڵ کەنەل ئەنەرژیە نازام کۆمەڵێک گرێبەستی دیکە لە ڕابردووە لەلایەن هەرێمی لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیەکانەوە بەستراوە. ئەم گرێبەستەی ئیم جاران لەگەڵ رووسایە چی جیاوازیە هەیە لە نێوان ئەم گرێبەستانە دەکاکرێ؟ ئەمێ جاریان لەگەڵ ئەوانی کە جیاوازەکەی زۆر ڕوون و ئاشکرایە ئەمە لە نێوان کۆمەڵێ کەسا کراوە کام کەسانە لە پەنجەی دەستێ پەر ناکەن ناتوانانی بڵێن لەبینی حتا دوو حیزبی شاکراوە لە کوردستان ئەم جارە لەوا چێت ئەم گرێبەسە زۆر ناڕوونتر بێ بە بەڵگەی چوار فراکسیۆن کە لە پەرلەمان بوونیان هەیە سییانیان لە حیزبە لە ناو حکوومەتە کاران ئیژەکەن ئەوانە هەمیان بەیاننامەی چاندر کە دەڵی ئەمە بێ شێوە ئاگادار نین لە هەمووشی لەسەر موشیانەوە سەرۆکی لیژنەی وزەی نەوسی غازی هەرێم کە ئەویش ئەڵێ بەی شێ ئەماگامان لەم مەلەفە نییە کە ئەڵێن لەوەش پشوکتری کە لە چوارچەوەی حیزبی شاب پشوکترە بۆ ناو چەند کەسێک ئەگەڕێتەوە کە لە پەنجەی دەستی پەر ناکەن. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بێگەر تاڵبانی ئەڵێ ئێمە دوای گەڕانەوەی بەڕێسق بە تاڵبانی قسەمانە بێ بە واتایی پرسبوانیش نەکراوە. ئەمە ناشەفافی بەو مانایە کات با بڵێن ئەم گرێبەستانە تەنها چەند کەسێکی کەم حکوومەتیش ئاگادار نیە چەند کەسی کەم لێ ئاگادارە. بەڵام من بە پرسیارم بەبەستمە بۆ بپرسم ئەم گرێبەستانە چی دەستکەوتێکیان بۆ خەڵکی کورد هەیە لەلایەنی ئابووریەوە بێ لەلایەنی سیاسیەوە بێ لەلایەن استراتیژیەوە چی بۆ بەرهەمێکی هەبووە؟ تا ئێستا ئەوەی کە بینیمانە بەرهەمێک چوامان نبینیوە کە بۆ کۆی گشتی خەڵکەکە ببینی. ئەمریکا حکوومەتی کە ئەم سیاستی کە حکوومەتی کوردستان لە ناو هەرێمی کوردستانە پەیڕەویەکە سیاسەتی چی زۆر با بڵێن فیۆدالیزمە یا بتوانین بڵێن سیاستێکی ئەنارشیزمە بەو شێوەی کە ئەمان زیاتر لە بەرژەوەندی طبقەیەک کە لە خۆیان نزیکن کارەکەن و ئیتر چینی کرێکار و هەژار و خەڵکی خوارەوە هیچ سوودە لەوانە نابینن. ئەمانە هەمیان توانن بڵێن خێزانەکانیشە خەڵکی فیۆدالیزمن بۆ ناوچانی بەو شێوەی کاڵی فیۆدالیزم. ئەم خەڵکانە ئەوانن لە شێوەی زمانی دەرەبەجی کۆن زمانی دەرەبەک چی بوو پارچەی زەویان ئەیە بە ڕێیەتەکەیان بە خەڵکانی ژەردەستی خۆیان ئەوەیە بەریان بهێنایە بەڵام زۆربەی زۆری قازانجەکەی بۆ خۆیان بوو. ئەمان بەس بۆ شێوەیە لە کۆمەلگا ڕوانن. ئەم گرێبەسانشکەیکەن ئەگە بەرژەوەندی سەد لە سەدی خۆیانتانە بێت لەو ڕوانیم هیچ خێرێکی ئەو توی بە کۆمەلگا بێت بەو بەڵگەی ئەگەر خێری بە کۆمەلگا هەبوایە ئەمە بە شێوەیەکی شەفافەکرا پێویستی شاردۆنە بوو. باشە لێدوانەکەی چوار فراکسیۆنەکە هاتووە ئەڵێت کە ئەم گرێبەستەی کە لەگەڵ ڕووسیان نەفت کراوەتەوە بە درێژکراوەی ئەو ڕێکەوتنانەی ئەزانی کە ئەم دۆخەی خراپەی ئێستای کوردستانی خۆڵقاندووە. تۆ چەندی لەگەڵ ئەوەدا ینی ئەو ڕێکەوتنانی پێشتر و ئەمەش دۆخێکی خراپیان خۆڵقاندووە ینی نەتوانراوە کە ببێتە سەرچاوەیەکی باشتری ژیان و گوزەرانی خەڵک. بێگومان نەخێر ئەو فراکسیۆنەکان ئەوەی کە چوار فراکسیۆنەکە نووسیانە شتێکی زۆر ڕاستە و ئەوان تا ئیسا بەو گرێبەسانە هیچ سوودی کوێیان بە کۆمەلگا نەگەیانەوە. بۆ ناونیشانی ئەمە بۆ ئەکەن لە وڵاتی ئەمە شتێکی ئاشکرانیەوە هەموو کەسێک باسیەکە موچەنیە کە موشە کەمترین کەمترین سوودێکە کە خەڵک لە حکوومەتی ئەبینێ بەرامبەر ئەو ڕەنجوماندبوونی ئەوە نییە. ئەو گرێبەستانە ئەگەر بکرێت ئەوایە خەڵک ژیانێکی باشترە بایلویەکی لە ئیسەهێتی. بەڵام بەداخەوە کە ئەبینین حکوومەت هیچ پرۆژەیە ناکە و ئەبینین حکوومەت بە شێوەیەک لەگەڵ کۆمەلگای ڕەفتارەکە کە وەکو ئەمان وەکو دووبارەیەکە ئەمان خەڵکی فێداڵزم بن و خەڵکەش وەکو شینێکی ژێردەستە ڕەفتاریان لەگەڵەکرێت. ئەمە ئەو فراکسیۆنە ئەو بەیاننامەی لۆ سەرچاوی گرتوون پێم وایە ئەوەی کەوتوانە 100% ڕاست. باشە ئەوان ئاماژە بۆ شەکەن کە ئەم گرێبەستە ئەم ڕێکەوتنە بەشێکی سیاسیە
پەیوەندی بە هاوسەنگی یا هاوکێشی هەرێمیاتی و دەوڵەتیەوە هەیە. ئێوە چەندێک بەو شێوەی ئەیبینن؟ ئایا بەشێکیشی سیاسی پەیوەندی بە هاوسەنگە سیاسی هەرێمەکەوە هەیە؟ لەوانەیە بەشێکی ئەوکۆ وڵەن هاوسەنگی سیاسی ئەمان پێشتر ڕێکوتنیشان لەگەڵ تورکیا کردووە، ڕێکوتنێکی 50 ساڵە. ئێستاش نزیکبوونەوەیەک هەیە لەگەڵ رووسایە. ئەمە ئەبینی هەستەکەی کە پرسیارێکی لای کۆی کۆمەڵگە دروست کردووە کە لەم ماوەی پێشوە تورکیا و رووسیا دامیان پێکەوە ناکوڵە. ئێستا خێرە هەردووچان لە هەرێمێکی بچووک و گەرێمی کوردستانە یەن ڕێکەوتنی 50 ساڵ و 20 ساڵیەکەن. ئەمە پرسیار دروست دەکات بێگومان. هەڵبەتە منەوەی کە بۆیە چم ئێستا لە ناوچەکەیە زلهێزەکان بەیانەوێت شوێن پێی خۆیان بکەنەوە. هەڵبەتە ڕووسەکانیش پێیان باشە کە لەو ناوەیە شوێن پێیان هەبێ. ئەمە ئەگەر بۆ شێوەیە بکرایە کە شەفاف خەڵکە بیزانێ مازانێ لە بەرژەوەندی کۆی کۆمەڵگەیە شتێکی خراپ نەبوو. بەڵام دووبار ئەگەرێنە سەرەوەی مادام بە شێوەیەکی شاراوەیە کۆمەڵگە بە کۆی کۆمەڵگە لە مادرسن، چونکە ئەمان چەندجار لەم ڕێگرێ بەسە بازرگانە سیاسیانەی کە بە ژێربەجێ کردوانە بە زەرری کۆمەڵگە گەڕاوەتەوە. بەڵێ باشە، ئەم بۆ هێندە ناشەفاف، یعنی مەبەستم لێرە ئەوەیە بپرسم بۆچی ئەم ناوەڕۆکانە ئەشارێنەوە بە تەواوی، یعنی نایەنەوێت بە هیچ شێوەیە ناوەڕۆکی ئاشکرا بکرێ یاخود بە تەواوی ناشەفاف. چەند کەسێک بزانن ترسیان لە چییە لەوەی کە ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنە ئەم گرێبەسانە ئاشکرا ناکەن؟ ئەم گرێبەسانە ئەو پرسیارە وەڵامەکەی زۆر سانایە. ئەم گرێبەسانە کاکرێ گرێبەزری بە تایبەتی گرێبەستی بازرگانی ژمارە بەمانای ژمارەی بە پارە ئەبێ مەبلەغێک کابێ کۆمەڵگە بیزانێ کە کۆمەڵکام ژمارەیەنی زانی داوای مافی خۆیەکە کە داوای مافی خۆ کە بدرێتێ خەڵک مافی خۆیان نەگرێتە سەر شەقام و جادەکان و دوور نیە تۆنگ توژی لێ بکرێتەوە. ئەمان ئەم ژماران ناخەنە بەردەمی خەڵک بۆی خەڵک ئاگادار نەبێ نەزانێ چی لە ژێرەوە ئەڕا بۆ ناونیشانی ئەم گرێبەستە پێش ئیمزاکردنی ئەمان ملیارە دۆلاریان وەرگرتووە ئەیکوانێ ئەی چێ بینی لەکوێیە چۆندا بەژەکرێت داهاتەکەش ئەبێ وابێ. ئەمەی کە منەی بینە من بگەڕێمەوە سەر پێشووتریش بە وەڵامەکەی جەنابێ وەکو لایانی سیاسی من پێم وایە ئەمان لە سیاسەتی ئیسفادەیەکی لێکەن وەکو خودی بە هەرێم باز وەکو رووسیان وەکو خودی هەرێم هەمیسانەوە نزیکین لە هەڵبژاردن، هەمیسانەوە ئەمان بە کۆمەڵە پارەوەیان لە هەڵبژاردنەکانە بەکارێنن لەوەی لەوانەیە بیانی هەڵبژاردنەکان بەرنەوە دوای ئەوە ئیتربێت تۆ چەند ساڵ ئەو ئیمتیازیە ئەم قەرزە بیتەوە. بەڵام لەوای چەند مانگێکە کۆنتڕۆلی ناوچەکەکەن لاوانێ موچە بەن هەشتەبان ئەمانە بەو شێوێ دوای هەڵبژاردن نەچینەوە سەر ڕێگە کۆنەگی خۆ. باشە، من دوایی ئەمە سەر دوو پرسیار لە جەنابەت. یەک مەسەلەی ئەوەی کە پێشتر کەوتنە ژێر قەرزێکی گەورە وەکو داناغازەوە احتیمال هەیە یان ینی مەترسیە هەیە ئەم کۆمپانیاش بە هەمان شێوە هەرێم خاتەوە ژێر قەرز. پرسێکی کەژەمەوە کە لە جەنابتان بکەم پەیوەندی بە عێراقەوە هەیە، چونکە بەشێک لەو گرێ بەسەر نەوتی کەرکووکە لەدا هاتووە هەڵوێستی عێراق تەسەورەکەی چۆن بێ. بەڵام تەلەفۆنێکمان هەیە باو تەلەفۆنە وەرگین دوای ئێمەلای جەناب بۆ پرسیارە بەڕێز کاک سامان حسێن سکرتێریەتی کەم ئەندامانی کوردستانمان لەگەڵایە لەسەر ئەم بابەتە لەویژە پرسین. کاک سامان ئەم کاتتان باش، ئەگەر گوێنە دەنگمە منەمەوێ ئەوە بپرسم لە ئێوە ئایا ئەم گرێبەستەش کە کراوە جارێکی دیکە گرێبەستێکی چەند میلیارد دۆلاری لەگەڵ کۆمپانیایەکی گەورەی پەترۆڵ ئەنەرژی جیهانی وەکو رووسیا کراوە، بەڵام لە ڕابردووشدا کۆمەڵەشت کراوە لەو گرێبەستانە وەک میوانەکەشمان وتی دەبینرێت خەڵک بەگشتی دەڵێن ئێمە سوودمان لەوە نەبینیوە. ئێوە بۆ نمونە کەم ئەندامان ڕێکخراوێکن چینێکن کە کەمترین موچە وەرەگرن، بەڵام ئەو موچێتان لێ بڕاوە نایەن لەگەڵەوەی کە چەندین گرێبەستی پێشتر ژواژە کراوە. هیچ هیوایەکتان بەمە ئێستا هەیە؟ سپاس بۆ جەنابێت، سپاس بۆ میوانەکە و سڵاوی کەمەندامان لە شاری سلێمانیەوە بۆ هەر سر و بینەرێکی ئەو بەرنامەی جەنابێت. من حەزەکەم بە ڕۆژکاوانە کۆمەڵە شت بڵێم لەسەر ژیانی ئەمەی کەمەندامان لە هەرێمی کوردستان. واتە لە واقعەتی ئەبینی لە قسەکانمان کە ئەم گرێبەستانە و ئەم عەقدانی پێ لەگەڵ کۆمپانیانە جیهانیەکانە کە لەگەڵ دەوڵەتانە لەسەر خوێنی زەستەی ئێمە چی فادێ پالە کردووە. حەزەکەم بە جەنابە بڵێم ئەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ڕوئە لەسەر ژیانی کەمەندامان بە پڕاوپڕی دۆزەخێکە جەهەنەمێکە تاسێک لەگەڕ و بە ئازارە کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستانی راجستانەوە و بەتایبەت بە ئێمە کەمەندامان سێ ساڵە بەلای قەیرانی داراییەوە خوێنی کەمەندامان ئەمژرێت. سێ ساڵە بەلای قەیرانی داراییەوە سوکایەتی و کەمرامەتی کەمەندامان ئەشکێنرێ لەم پەرێمەدا. سێ ساڵە بەلای خێڕیانی داراییەوە کەمەندامان پرسی دەکرێن. سێ ساڵە بەلای قەیرانی داراییەوە
افغان كمجانيان تشي حلو النهامتي وجردسري مالجراني في الدراسي من نظرم لهمو وطني الدنيا لألمانيا على أجر أكتواني أدريت يشكرتني النهام الشحامتي أمولات بثاني سيري جادوبان وقصر كان مالك سيري جاني خواتي باتي تايبتك لما شبيرد أدبلين أجر أدرينا حامتي كردستان يعني أشعر بزعل الأنبر في الساعتنا شيء خدري شأن ملاطب كدو أدبلين الماء ورسيدي مناول كيف شأن الدماغ أو كاتو أدريك أمانة شين شون تسي أخصوصا بنقاقاي مناول كيف شأن الدماغ شون بناي خيلاني جاري وشناول كيف شأن الدماغ أفضل شون بناي خيلاني جاري ونصابي توجه فاضتنا صارمتي كما جامان أسكن الدرصالي في هزار وشعبتها كهواية مع النبي باشر صارمتي كأكل فحومتي وحومتي كما جامان أسكن لصالي في هزار وحفظها هتاعت مسلمان يسيون شلا وسواء حمدي شماوة وقهاري برو هارين أو النرابي أما أنا لا زالم أم أخزاري كأجل أخزاري أكيد شوية من تراجم بتحاول صالي تنطلي أم حكومتها وقوي كتير هزاري من على الشيشان إذا ما اختار الفردي خود كتير صارت البقايا وقوي دم خيمتها انخاص كمان كان تلبيوا ين صوتيرك وبشروشك وبشيك لك أي كركر کاک سامان ئەگەر گوێت لێمە منەمەوێ پرسیارێکی دیکە لە جەنابتان بکەم بەم پرسیارە کۆتایی بە ئەوەی ئێوەش بێنین بەڵام ئەمەوێ پرسیارە بکەم کە ئایا چۆن دەکرێت کە ئەم دۆخە بگۆڕێ یعنی بەو شێوەیە نەبێ کە ئێوە باسیەکەن ئەم نەهامەتیانە ئەم هەموو نەبوونیە ئەم هەموو چەسانەوەیە لە پاڵ ئەم هەموو سەرۆت و سامان و سەرچاوە زۆرەی سروشتیدا چۆن ئەکرێ ئەم دۆخە گۆڕانکاری بەسەردا بهێنرێ؟ یەکەم پێشەوە ئەگەرە بە هەموو خەڵکی دنیا بڵێن هەموو ئەو سەرۆتی سامانەی لە وڵاتەیە کە مەدامە لەگیرەشە لە هەرێمە پێشەوە ئەمەدا ڕووناتاڕوودێت بێهەنیش هەتا ئێمە خاوەنی ئەم کەسە لفرمان وبقضية كمان زمان وخرج في هزاركانية هالواحد البراسي أو خلكانة بقوة المسكنة كل في قوة البراسي دواو تنسروش حكومات كمان زمان كانوا كيلو موسيقى كمان زمان كان مكر ولا بري أوقات وصاوعني كمان زمان وتجي خوي عن هذا السنة صعبة وكان باسير كيف أو إخوان من بيعمل يعني بدلي أما ويتي أما تيواني تنسروش حكومات كمان زمان كان الفترة ما يمكن أن تعبر ضرورية من كيو كبير طبعا أجر بدين كومبانيا كذا هل ولاك بروسس كثير بداخل أمريكا جديد أندونيسيا حتى أمثل سوانا حتى أمثل ثاني في تحول على خمسة بروسيلو لو كان في أجمل من زيادة الشيء كمان تعمل شيء كانوا في تفصيل وجاتنا بالواقع بالواقع السوري وما لا يا شخصية رواية ثلاثة أو كما جاب كشي بسرعة وإنسان تحملي ولا يسلاي كباش كما جام تجل توصلين خواه تفصيلون كي داخل معك من أول يشتري تمام صرت تبدأ تسمي تقريبا زور باشا من يتوقع مع دواوتن دواوتا يا مبوتنات وهمو أو كتب يجانو لا خاني كشان للرجالات كانوا كاري بطريقة يعني كما جامان كون أكيد يقرأ الأسبوع فقال يقول تبع الداية حصاران كمان زمانا والله تاريخ شربتي دربان كيبينيا زور سپاس زور ممنون کاک سامان حسین سکرتێری یەکێتی کەماندامانی کوردستان سپاس بۆ بەشداربوونتان کاک سامان عادەتەنەویش باسی زۆر شتی گرنگی کرد کە دۆخەکە بەو شێوەیە کە خەڵک یعنی ئاستی فەقیری گەیشتوتە ئاستێکی مەترسیدار لە باشووری کوردستان پستمەوەیە لە ڕابردوودا کۆمەڵێکی زۆر بە ناوی ئەوەی حکوومەت دۆڕانەوەتی چەند میلیارد دلار هاتوتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرامبەر دانا گازۆوانی دۆڕانەوەی تر ئەمە دیارە ئەمیش قسەی جیاوازی لەسەرە بەڵام تۆ پێت وانییە ئەم مەترسیە بە هەمان شێوەی داناغاز لەگەڵ رووسیا نەفتیشە دووبارە بێتەوە بێگومان ئەمە ترسێکی ڕەواشە لای کۆمەڵانی خەڵک ئێمە بەبێ ئەوەی چێشتا چەنەها نەوەمان لە دایک نەبوو هەمیان قەرزارن ئەوسا ئەو نەوەی من و جەنابەت و خەڵکانی ئێوە کێشتا لە دایک نەبوون ئەوانە بە قەرزێکی زۆر لە دایکە بن ئەکریا قەرزە بێ بە دوو هێندە و سێ ئەوەندەش ئەم حکوومەتە حکوومەتێکی مۆبۆکراسی بۆ شێوەی کە کۆمەڵێ خەڵکی نەزان نەشارەزار لە سیاسەتدا حکوومەت پێگەن و بەردەوام بن لەسەری ئەم خەڵکە ئەم حکوومەت ئەوانە ڕابڕێگاوە ئەم قەرزەی کە ئەمان لەسەر خەڵکی کوردستان دروستیان کردووە ئەو ترسەی کە زۆر مەترسیدار و زۆر زەنگێکی مەترسی لێ هەیە بە تایبەتی لە ناو هەرێمی کوردستانە لەسەر ناوچەی سلێمانیە
ئەم حکومەتە بەست کاری ئەکا لە ناوچەی سلێمانیە ئەو منطقەی بخاتەژێر قەرزێکی زۆرەوە بەو شێوەی کە نوێ سلێمانی بە هەچی شێوەیە بکرێتە ژێر ڕێکێفی حکمی دەست حکم و دەسەڵاتی ئەوان و تا ئیسە تەنها شوێنێک کە لە ژێر ڕێکێفی ئەوان نەبێ ئەوەیە ئەمانە لەگەر ئەم گرێ بەسانەوە داهاتی ئەم ناوە تاڵام کەن دوای کەوتایشە کە قەرزەکە نەیدایەوە دوور نییە ئیسە دەنگێک هەیە لە سلێمانە داوای دوو هەرێمیەکە ئیسا ئەوان دژین لە کاتێک کەزانێت قەرزەکان زۆر بوو ئەوان و کات ئەوان دوای دوو هەرێمیەکەن و بێ پرس بم بکەن لەوان هەرێمەکان جاکەنەوە. زۆر باش پرسی دوایی سەبارەت بە بەغا بوو ینی ئەم گرێبەستە بەشێکی نەوتی کەرکووە گرێتەوە پێ دوای لە داهاتووە بەغا چکە بەغدا تا ئێستا دەستبەرداری ئەو نەوتی کەرکووک نەبووە یعنی وەکو ئەوەیەکی خۆی حسابی بووکە بێگەڕانەوە بێ ڕاوێشکردن لەگەڵ بەغدادا پێ دوانێ لە داهاتووە ئەم گرێبەستە کاردانێکی خراپی بەغدادی لێ بکەوێتەوە. بێگومان بەغداد هەتا ئیسا بەغا تا ئیسا خۆی بە خاون و دەسەڵاتدار زان لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئەمان ئەگەر لە ئێستایا بەهۆی شەڕی داعش و کۆمەڵە مەلەفیکەوە دەنگیان نەکردبێت لە داهاتووە بڕۆناکە مەلەفانە ئاوا بێ ئەمانە ئەکرێت حکومەتی عێراق هەنگاوی خراپتر بێت لەویکەنێ وەکو چۆن بودجەی هەرێمی کوردستانی بڕێکرد سەر لێسا پارەی گەنم و داوا و دەرمان و کۆمەڵ ئیمتیازاتی تر ببڕێ لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ئێستا خۆی لە خۆیان بەبێ بودجەی لە ساحەفەی عێراق وەزعێکی تا ئەو پەڕی خراپی هەیە ئەگەر پارەی ئەم گەنم و جۆ و داوا و دەرمانش بڕێ ئەکرێت بە شێوەیەکی کە بێ ئەکرێت حکومەتی عێراق ئەمە بکا بە قەرزێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان ینی زەنگەکان زۆر مەتریزارن ئەکرێ ئەمە بکرێ بە داری دەستی حکومەتی عێراق لە کاتی توانایی و بەهێزی حکومەتی عێراق بێتەوە کۆنتڕۆل ناشانە بکاتەوە بڵێ من ماڵ مەدزریم ئەبی بخەمە کۆنتڕۆلی خۆم. زۆر سپاس بەڕێز سامان وەستا بەخێر چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوونتان سپاس دەکەم. بەڵێ بینەرانی ئەژا تەورێکی دیکەمان کە ئەمڕۆ قسەی لەسەر دەکەین هێرشەکەی دوێنێی چاتەکان لە بەریتانیا دۆسیە کە بین و دوای قسەی لەسەرەکەی. شەوی ڕابردوو لەسەر پردی لەندەن لە شاری لەندەنی پایتەختی وڵاتی بریتانیا ئۆتۆمۆبیلێک خۆی کرد بە ناو هاوڵاتیاندا و هەمان کات بە چەخۆیش هێرش کرایە سەر هاوڵاتیان لە مارکێتێک بەناوی بۆرۆ. پۆلیسی ئەو وڵاتە ڕایگەیاند کە بەهۆی ئەو دوو ڕووداوە 9 کەس کوژراون و 48 دیکەش بریندار بوون. هەر سێ تۆمەتبارەکەیش لەلایەن پۆلیسەوە لە بۆرۆ مارکێت کە نزیکە لە لەندەن بریجەوە بە گولە کوژراون. بەهۆی هێرشەکەەوە 48 کەس ڕەوانەی نەخۆشخانە کراون و ژمارەیەکی دیکەش لە شوێنی ڕووداوەکاندا چارەسەریان بۆ کراوە. پۆلیس ڕایشی گەیاندووە کە وەک هێرشی تەروریستی مامڵە لەگەڵ ڕووداوەکەدا دەکەن و لە سەرتاسەری لەندەن پۆلیس بەچەکەوە بەڵاوی پێکراوە. جێگای ئاماژەیە هەر شەوی ڕابردوو لە ناوچەی وۆکسهۆڵ ڕووداوێکی چەخۆی دیکە ڕوویداوە بەڵام پۆلیس ڕایگەیاندووە کە پەیوەندی بە دوو ڕووداوەکەی دیکەوە نەبووە و کوشتنیشی لێ نەکەوتووەتەوە. تریزا مەی سەرۆکوەزیرانی بریتانیا ڕووداوەکەی بە سامناگ وەسف کرد و ڕایشی گەیاند کە وەک هێرشی تەروریستی مامڵەی لەگەڵدا دەکەن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا قسەی لەگەڵ تریزا مەی سەرۆکوەزیرانی بریتانیا کرد و پشگیری خۆی بۆ دووپات کردەوە لە لێکۆڵینەوە لە ڕووداوەکان و ڕوبەڕووکردنەوەی ئەنجامدەرانی هێرشەکان لە دادگا. ئەمەیش لە کاتێکدایە کە شەوی 22 ئایاری 2017 تەقینەوەیەک لە کۆنسرتێکدا لە مانچستەر ڕوویدا کە بۆ ئاریانا گراند گۆرانی بێژی ئەمریکی سازکرا بوو. لە ئاکامدا 22 کەس کوژران و 64 دیکەش بریندار بوون کە منداڵیشیان تێدایە. تەقینەوەکە لەلایەن سلمان عوبەیدی تەمەن 22 ساڵە ئەنجام دراوە و دوای ڕووداوەکەیش ژمارەیەک تۆمەتباری دیکە دەستگیر کران کە دوان لەوانە باوک و برای ئەنجامدەری تەقینەوەکە بوون و دواتریش داعش بەرپرسیارەتی ئەو هێرشە لە ئەستۆ گرت. هاوکات هەر بەهۆی تەقینەوەکەوە سەرۆکوەزیرانی بریتانیا پلەی هەڕەشە و مەترسی بۆ بەرزترین پلە بەرز کردەوە. بینەرانێژە بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح سپۆری خۆرهەڵاتی ناوین لە لۆندۆن و لەگەڵمانە گفتوگوی لەسەر ئەم بابەتە لەگەڵدا دەکەین. کاک دکتۆر ئەم کاتتان باش منەمەوێ ئەو پرسیارە لە جەنابتان بکەم کە بۆچی لە ماوەی 3 مانگدا 3 هێرشی خوێنراوی دەکرێت لەسەر بەریتانیا؟ دیارە پەیوەندی بە زۆر شتەوە هەیە لەوانەیە کە یەکێ لەوانە ئەوەیە کە یا ئەو ڕێکخراوە تەرۆریستانە یا ئەو کەسانەی کە هاوسۆزن لەگەڵ ڕێکخراوە تونڕەوەکان ئیسلامی تونڕەوەکانە
ئەم کرداریان ئەنجام داوە دیارە لەوە ناچێت کە ئەم ڕووداوانە پەیوەندیان بە یەکەوە هەبێت یان پەیوەندیان بەستیان ترێکەوە هەبێت لەواچی ئەم کەسانە زۆرتر لە ڕێگەی ئینتەرنێت و میدیا و ئەو هۆکاری کۆمیونیکیشنانەوە بڵین تونڕە و کرابن وەکو بە ئینگلیزی پێڵێن بەڵام ینی جێ سەر سوورمان نیە هی کەژە بینی دیارە پەیوەندیشی هەیە هەڵبژاردننی بەریتانیاوە پەیوەندی هەیە بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ینی کۆمەڵێک هۆکار بوونێتە ئەوە دیارە بەریتانیا بە تایبەتیش لەندەن هەمیشە ئامانجی ئەو ڕێکخراوانە تونڕەوانە بووە لەبەرەوەی کە لەندەن جێگەیەکی زۆر گرنگە و جێگەی بڕیاردانی شارۆها باشە سەبارەت بە هەڵبژاردن چۆن پەیوەندیەکی بە هەڵبژاردنەکانەوە هەیە ئەگەر زیاتر ئەوە شی بکەینەوە ئایا پێ دوای ینی ئەم هێرشە با بڵێن ئەنجامی هەڵبژاردن بگۆڕێ یا کاریگەری هەبێ لەسەری دیارە کۆمەڵێک شت هەیە کە پەیوەندی بۆوێکێ لەوانە ئەگەر ئەو ڕێکخراوتون ڕەوانە بتوان کاریگەریان لەسەر دواخستن یا پەخستن یان جۆرێک لە شلۆخکردنی هەڵبژاردنەکان بکەن دیارەوە سەرکەوتنە بۆوان ینی بە بۆچوونی من بن بەداخەوە بڵێم کە نەتەقینەوەکە کردارەکەی دوێنێ کردەوە تونڕەویەکەی دوێنێ کە کاریگەر بوو لەسەر هەڵبژاردننی بەریتانیا لەوەی کە هەموو حیزبەکان دوێنێ کامپینەکان وەسان تەنهایکێکی پسکۆلیان نەبێ سەرباریەوەش دیارە کاری بێنی ئەمە زۆرتر پێشبینیە کاریگەریە بێ لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان چونکە هەمیشە پارتی بڵین محافیزەکان یان کۆنسێڤەتیڤ وەکو پارێزگاری ئاسایشی وڵات ناسراوە ڕەنگە بەکەوە پارتی سەرۆکوەزیرانە دیارە ڕەنگە ئەمان دەنگ زۆرتر بێن لە هەڵبژاردنەکان یا ڕەنگە دەنگەکانیان بەرز بێتەوە زۆرتر ینی کاریگەریەکی هەیە بە جۆرێکی تر ینی هەروەها ئەبێ بەڕاشکاویش هەموودان بۆ بنین کە سەرکەوتن بووە بۆ ڕێکخراوە تونڕەوەکان سەبارەت بە سیاسەتی دەرەوە پێت وایە هیچ کاریگەری لەسەر گۆڕینی سیاسەتی دەرەوەی بەریتانیا بکە لە داهاتوودا یعنی ئەم بەیانیە سەرۆکوەزیران تێرێزا مەی وتارێکی خوێنەوە لە وتارە 4 خاڵی دیاری کردبوو دیارە بە پێشینەی تێرێزا مەی بزانی سەرۆکوەزیرانی ئێستا دیارە پێشتر لە حکوومەتەکەی دەیڤید کامێرۆنە تێرێزا مەی وەزیری ناوخۆ بوو یا بڵێ وەزیری پۆلیس بوو یا وەزیری ئاسایش بوو باگراوندێکی ئاسایشی هەیە ئەو خاڵانەی کە دیاری کرد 4 بوون کە هەمویان پەیوەندیان بە تونکردنەوەی باری ئاسایشەوە هەبوو بەداخەوەی تەنها لێکێ لە خاڵەکانە ئاماژەی بۆەوە کرد کە ئابێ ینی ئاماژەی پەراوێزێک بوو کابێ جێگەی ڕێکخراوەتون ڕەوەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئیشارەتیشی بە عێراق و سووریایە کە بڵین تەسک بکرێتەوە بەس بەداخەوە زمانی وتارەکەی زمانێکی زۆن تونڕە و ئەتوانم بڵێم زمانێ بوو کە من پێشتر لە هیچ بەرپرسێکی باڵای ئەوروپیا جۆم لێ نەبووە ئەتوانم بژڵێم ئەگە پێشبینی بکەم ئێستا بەڕاستی زمانێک بوو کە ئەتوانم بڵێم سەرۆکوەزیران سەرۆک کۆماری ئەمریکا ترامپ هێنایە ناو سیاسەتەوە بۆ نمونە زۆر بە ئاشکرا لە خاڵی یەکەمیان ناوی ئیسلامی سیاسی هێنا کە پێشتر زۆرتر ئەیانوت یان پیانەوت داعیش بە ئینگلیزی ژەوایان بەکارهێنا یان پیانەوت ڕێکخراوی ئاینی تونڕە و بە بۆچوونی من ئەو خاڵانەی کە تێرێزا مەی دیاری کرد چەند خاڵێکن زۆرتر لۆمەی خەڵکەکەن نەک لۆمەی خۆیان دیارە بەریتانیا وەکو بەشێک لەو سیستمی جیهانیە کە کۆمەڵێک کێشەی لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە باکووری ئەفریقا و لە ئەفغانستان هێناوەتەکایەوە کە ناکرێت بەرپرسی وەرنەگرێت بەداخەوە ئەوەی لە بیر چوو باشە من ئەمە دوایین پرسیار لە جەناب تاکەم پێت وایە کە لەبەرەوەی کە بەریتانیا مێژوویەکی دوور و درێژی لەگەڵ پێکەوە ژیانی گەلان و کللتور و باوەڕە جیاوازەکان هەیە بەتایبەت لەندەنیش بەڵام پێت وایە کە ئەم هێرشانە ڕوویای گشتی شەقامی بەریتانی بەرامبەر بیانیەکان بەتایبەت موسڵمانەکان لە وڵاتە بە نێگەتیڤ بگۆڕێ گومانی تیان نییە گۆڕانکاری ئەبێت خەڵک بێزارە لەوەی کە ناتوانێت بە سەلامەتی من بێزارم نەک خەڵکیش لەوەی کە بە سەلامەتی بەسەر شەقامەکانی
شارە گەورەکانی بەریتانیا بڕوات بە تایبەتی لەندەن و مانچستەر و ئەوانی تر ئەوە جۆرێک لە بێزاری ئەهێنێتە پێشەوە بەرامبەر کۆمەڵگە مسلمانەکان بەڵام بە بۆچوونی من زۆربەی خەڵکی بەریتانیا لەوە تێگات کە ئەمە زۆرتر ڕێکخراوی تونڕەوی ئایدۆلۆجین کە پەیوەندیشی ئەو تۆیان بە بڵین ڕای گشتی مسلمانانەوە نییە زۆربەی خەڵک لەوە تێگا بەڕاستی چونکە بالایادی نەکەین کۆمەلگای بەریتانیا کۆمەلگایەکی تێکەڵە خەڵکێکی زۆری مسلمان وەکو من لە جێگە گشتەکان کارەکە ئەم بینن کەسێکم بەریتانیم تونڕەونیم یعنی من نمونەیەکم بەڵام سەدان هەزاری وەکو من هەیە یعنی مە جۆرێک یەکمان گرتووە هەمووشمان بۆکو بەریتانی یەکمان گرتووە کە ئەوانە کاری بڵین پەکخرن کارێکی خراپن کە نابێ لە هیچ جێگەیەکە ڕووبن بەڵام گومانیش لەوە نییە کە کۆمەڵێکی کەمیش لە کۆمەڵگای بەریتانی هەیە کە ڕەنگە یەگەخواان ڕقیان هەبێ یان ئەوەی پێڵێن هەی کرایم دەری ببڕن بەرامبەر کۆمەڵگا مسلمانەکانی بەریتانیا بەڵام ببیێنی بە بۆچوونی من کارێکی و کاریگەریەکی وای نابێت ئەتوانم بڵێم خەڵکی بەریتانیا زۆر بڵین خەڵکێکی لێبوردن ئەتوانم بڵێم بەڕاستی وتارەکەی سەرۆەزیرانی ئەم بەیانیە لێبوردن نەبوو زۆر تون بوو ینی هەر لایانی ئاسایشی ئەخستە ڕوو نەک لایانی تری باڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح پسپۆری خۆرهەڵاتی ناوین لە لەندەن و لەگەڵ مانابی سپاس بۆ بەشداربوونتە من سپاستن سپاس بینەرانی ئەژا بۆ دوایین زانیاری لەبارەی هێرشەکەەوە هەر لە لەندەن دەچینە لای ڕۆژنامەوان بیلال سەنگەسەری بیلال لەم کاتت باش دوایین هەواڵ لەبارەی هێرشەکەی دوێنێ شەوە چی هەیە باز دەگرتن و بنچاوکردنی کۆمەڵی کەس دەکرێت فەرموو ئێوارە باش کاکسەڵا ئەوەی کە هەیە لە لەندەن دوای ئەوەی کە ئەم بەیانیە پۆلیس ڕایگەیان بە کۆی گشتی 48 کەس گەێنراوەتە نەخۆشخانە لە نەخۆشخانە چارەسەریان بۆ کراوەی کۆمەڵێک لەو بریندارانە باری تەندروستیان ناجێگیرە لە هەمان کاتدا حەوت هاوڵاتی جانیان لەدەستداوە لە کردەوە تیرۆریستیەکەدا و لەگەڵ سێ لە کردەوەوانی کە کردەوە تیرۆریستەکاندا هەرسێکیان لەلایەن پۆلیسەوە تەنها 8 خولەک دوای ئەنجامدانی کردەوەکە بە فیشەک کوژراون ئەوەی کە هەیە و تیرۆریستەکان پشتێنی بۆمبیان بەستووە بەڵام پشتێنە بۆمبیەکان بۆ هەڵخەڵەتاندنی خەڵک بۆ لە ئاساسدا پشتێنی بۆمبی نەبووە تەنها بۆ خەڵەتاندنی خەڵک ئەم کاریان ئەنجام داوە ئەوەی کە هەیە لە هەمان لە لەندەن بریج کە ڕوویداوە وێستگەی لەندەن بریج بە تەواوەتی وەسێنراوە بۆ ماوەیەکی کاتی نادیارە تا ئێستا و پۆلیس لە تەواوی شاری لەندەن بڵاوی پێکراوە لە هەرێمی بارکین ئەم بەیانیە پۆلیس داوێتی بەسەر ماڵی یەکێک لە خۆکوژای ئەو تیرۆریستانەی کە کردەوە تیرۆریستەکان ئەنجام داوە لە ئەکامدا ئەوەی کە دەنگۆی هەیە لە میدیاکان و لە BBC و باز دەکرێت 12 کەس گومان لێکرا و دەستگیر کراون و هەڵمەتی گەڕان بە دوای تیرۆریستاندا لە هەمان بینا تا ئێستا لە ئارادایە و تا ئەم کاتەش بەردەوامی هەیە لە هەرێمی بارکین لە لەندەن ئەوەی کە هەیە شایەت حاڵەکانی دوێنێ شەو باز لەوە دەکەن ئەو تیرۆریستانەی کە هێرشی سەر هاوڵاتیانیان کردووە لە لەندەن بریج بە وتنەوەی ئەڵڵاه ئەکبەر و لە پێنا کردەوەی ئەو کردەوەی لە پێناو خوددادا بووە و ئەوەی زیاتر میدیاکان باز دەکەن کە ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەت ئیسلام لە پشتیەوە بێ بەڵام تا ئێستا بە فەرمی هیچ لێدوانێک و یاخود هیچ ڕوونکردنەوەیەک نییە لەو بارەیەوە بەڵێ دەستگیر کراوەکان کۆمەڵی خەڵک دەستگیر کراوە بازەوا کرێ لەو بارەیەوە زانیاری هەیە چەند کەس دەستگیر کرا بێت تا ئێستا چونکە بازە ژمارەی زۆرە کرێ ینی بۆ 10 کەس و 12 کەس و شتیوە ئەوەی کە بوونی هێت ئەم بەیانیە تەنها چەند خولەکێک بەر لە ئێستا واتەوە چەند کاتژمێر ناکاتە کاتژمێرێک میدیاکان باز لەوە دەکەن 12 کەس بە ڕستمی دەستگیر کراون لەو بینایی کە تیرۆریستەکەی یەکێک لە تیرۆریستەکان لەو بینایەدا واتە یەکێک لە فلاتێک ژیاوە لە بینایەک لە هەرێمی بارکین لەوێ 12 کەس دەستگیر کراوە لە 12 کەس دەستگیر کراوە کۆمەڵی کەسی تر لە ئێستا لێکۆڵینەوە لە ژێر لێکۆڵینەوەدانا بەڵێ باشە ئێوەکو ڕۆژنامەوانێک لە ناو خەڵکدا بنیا ببینن ببیستن خەڵک چی دەڵێ ئایا مەترسیێکی واها گەورە ناو خەڵکا هەیە کە
بڵێم ینی لە ئەمنیەتی ژیانیان بترسن یا ڕویای خەڵک چییە سەبارەت بۆ هێرشە؟ بەکۆی گشتی هاوڵاتیان وڵاتی بریتانیا لەسەر تاسەری بریتانیا ئەوەی کە بوونی هەیە ترسێک هەیە بەهۆی ئەوەی کە پۆلیس بە تەواوەتی بڵاوی پێکراوە بەتایبەت لە شاری لەندەن و هاوڵاتیان ترس و گومانێکی یەکجار زۆریان لێ نشە باوکمەوەی کە تۆ ئێمە سیر بکەین لە سێمانگی ڕابردوودا ئەمە سێمین کردەوەی تیرۆریستیە لە وڵاتی بریتانیا ئەنجام دەدرێت. لە کردەوە تیرۆریستەکانی ڕابردوودا یەکێک لە خۆکوژەکان لە شاری مانچستەر بوو کە 22 هاوڵاتی گیانیان لەدەستدا ئەوەی پێشووتریان لە لەندەن بوو لە بەردەم بینای پەرلەمان بوو کە پۆلیس بووە قوربانی لە هێرشەکەدا ئەمەشیان کە هاتۆ سەر تەنها چەند ڕۆژێک بەر لە وادەی هەڵبژاردننی سەرتاسەری وڵاتی بریتانیا ئەمە ترس و دڵڕاوکەیەکی یەکجار زۆری لە تەواوی هاوڵاتیانی بریتانیا دروست کردووە. بەڵێ زۆر سپاس ڕۆژنامەوان بیراسەنگە سەری لە لەندەن و لەگەڵ مەڵابی سپاس بۆ بەشداربوون زانیاریەکان. سپاس. بەڵێ بینەرانی هێژا بەم شێوەیە کۆتاییمان بەم گەشتەی ئاکتوێلەنا کە تایبەت بوو بە باشووری کوردستان و واژۆکردنی گرێبەستی نەوتی لەگەڵ کۆمپانیایەکی ڕووسیا و دەرەنجامەکەی چیە بێ و گرێبەستێکی ناشەفا بۆک باسیەکەن و دوایین بابەتیشمان هێرشە خوێناوێکی شەوی ڕابردووی لەندەن بوو. سپاس بۆ بەشداربوونیەوە و سپاس بۆ ئەوەی کە تا کۆتایی بەرنامە هاوڕێ لەگەڵ مەلا بوون شاد و خۆشی دابن.